سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و بەرنامەی لێکدانەوە هەڵبێست. ئازیزان بابەتی ئەمڕۆی بەرنامەکەمان دەربارەی ڕۆژاوای کوردستان و سووریای نوێیە. سووریا دوای 10 مانگ لە ڕووخانی بەشار ئەسەد سەردێڕی نووسینێکە لە بەڕێز سەرتیب جەوهەر. لەم بارەیەوە دەڵێت کە 10 مانگ بەسەر ڕووخانی ڕژیمی بەشار ئەسەد تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا دامەزراوەکانی دەوڵەت بە تەواوی نەکەوتونەتە کارکردن. فەرمانگەکانی حکوومەت نیوە و ناچڵ کار دەکەن. سەدان هەزار فەرمانبەر بەهۆی نەبوونی موچە و تۆمەتی لایەنگیری بۆ ڕژیمی پێشووی واتە ڕژیمی بەشار ئەسەد دەستیان لە کارکردن بەرداوە. تا بە ئێستاش حکوومەتی دمشق نەیتوانیوە مانگانە موچەی فەرمانبەرانی دابین بکات. بەشێک لە فەرمانبەران موچەکانیان بەرز کراوەتەوە بۆ مانگانە نزیکەی $100 و بەشێکیان تا ئێستا ئەو بەرزکردنەوەیە نەیگرتوونەتەوە. تا ئێستا موچەکانیان هەر $20. ڕێژەی بێکاری لە ناو گەنجان و نەوەی نوێ گەیشتووەتە نزیکەی 60%، واتە بە نزیکەی 2,700,000 گەنج نەخوێندەوارن و هیچ کارێکیش نازانن. ئەم ڕێژەیەش وێرانکەرە و مێژووی سووریا تا بە ئێستا بەخۆیەوە نەبینیوە. بزوتنی بازرگانی زۆر سست و لاوازە. لە میدیاکان باس لە جێبەجێکردنی پرۆژەی ئاوەدانی دەکرێت لەلایەن وڵاتانی کەندا و بە تایبەتیش سعودیە و ئیمارات، بەڵام لە ڕاستیدا شتێکی هەست پێکراو نییە، تەنها قسەیە. ئەمە سەرباری سەرهەڵدانی گەندەڵیەکی زۆر بە ناوی جێبەجێکردنی پرۆژەی ئاوەدانی لەلایەن کەسە نزیکەکانی ئەحمەد شەرعەوەیە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا میدیاکان ناوی جەمال شەرع برای ئەحمەد شەرعیان دەهێنا، گوایە ئەو سەرپەرشتی تۆڕێکی تایبەت دەکات لە ناو حکوومەت بێ ئەوەی هیچ وەزیفەیەکی لە دەوڵەتدا هەبێت. دیمەنی ئێستای دمشق وەک سەردەمی ڕژیمی دیکتاتۆری بەعس نییە. پێشتر ڕژیمێکی دیکتاتۆری شۆڤێنی حکومڕان بوو، ئێستا بێسەروبەریەیەکی زۆر و ناڕۆشنیەکی زۆر لە حکومڕانیدا هەیە. تابلۆی سیاسی و حکومڕانی دیار نییە. ئەمە جگە لە بەرتەسکردنەوەی زیاتری ئازادیەکان بە تایبەت ببورن ئازادیە شەخسیەکانە. جگە لە گروپە چەکدارەکانی ژێر چەتری دەستەی تەحریر الشام هیچ حزبێکی کاریگەری سیاسی لە دمشق بوونی نییە. ڕەنگە چەند ناو نیشانێک بە ناوی حزب یان ڕێکخراوە هەبن. زۆربەیان ئەو حزبە کارتۆنیانن کە تورکیا یان وڵاتانی کەندا و دروستیان کردوون و ڕیشەیەکی کۆمەڵایەتیان نییە. ئەو گروپە نوێنانەی لەگەڵ ڕووخانی بەشار ئەسەد هاتوون ژمارەیەکی زۆر بنکە و بارەگایان کردوێتەوە و وەک بارەگای گروپی سیاسی دەردەکەون، بەڵام چەکدارن و لە زۆربەی شوێنەکان ئەرکی پاراستنی ئەمنیەتیان گرتوۆتە ئەستۆ لە باتی حکوومەت لەو شوێنانەدا بڕیار دەدەن. 10 مانگە ڕژیمی بەشار ئەسەد ڕووخاوە، بەڵام تا ئێستا سوپای سووریا وەک دامەزراوە بوونی نییە. ئەوەی هەیە ژمارەی گروپی چەکدارن و هەریەکەیان لە ناوچەیەکی دیاریکراوە و بە بەرگی سەربازی ئەرکی پاراستنی ناوچەکانیان پێس پێدراوە. ئەمە سەرباری ئەوەی کە چەندین ناوچە و هەرێمی جیاواز لە سووریا لەژێر کۆنتڕۆڵی ڕژیمی نوێی دمەشقدا نین. ناوچەکانی باکووری حەلەب لەژێر کۆنتڕۆڵی ئەو هێز و گروپە چەکدارە توندڕەوانن کە تورکیا پشتیوانیان دەکات. ناویان لە خۆیان ناوە سوپای نیشتمانی سووریا. ناوچەی دروزەکان کە دەکەوێتە باشووری دمشق بە تایبەتیش پارێزگای سوەیدا و دەوروبەری هاوکات باکوور و ڕۆژهەڵاتی سووریا یان ڕۆژهەڵاتی فورات بە تەواوی لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی سووریای دموکراتیکە کە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیشەوە پشتیوانی لێ دەکرێت. لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی ئەحمەد شەرع وەزارەتی بەرگری هەیە، بەڵام سوپای نظامی نییە، بەڵکو ژمارەیە گروپ هەن و هەر گروپ یان چەند گروپێک پاراستنی ئاسایشی ناوچەیەکی دیاریکراویان پێس پێدراوە و تەنها چەکی سووک و مامناوەندیان هەیە، چونکە ئیسرائیل لەوە زیاتریان ڕێگە پێ نادات. هەر یەکێک لەو گروپ و چەکدارانە لە ناوچەکانیان دەیان بازگەیان دامەزراندووە و بنکە و بارگایای خۆیان لەو ناوچانە دامەزراندووە. دمشق و گوندەواری دمشق و ئیدلب و باکووری ڕۆژاوای سووریا و حەما لەلایەن هێزەکانی نزیک ئەحمەد شەرع لە دەستەی تەحریر الشام کۆنتڕۆڵیان نیکراوە.
هەروەک پارێزگای حۆمس و بەری ڕۆژاوای فڕات لە پارێزگای ڕەقا و چەند ناوچەیەکی گوندەواری حەما و چەند ناوچەیەکی ئیدلب لەلایەن چەند هێزێکی وەک سوپای ئیسلام و سوپای عەزە کۆنتڕۆڵ کراوە. ناوەندی پارێزگای دێرەزور کە دەکەوێتە ڕۆژاوای فورات ڕادستی گروپی ئەحرار الشار کراوە ببورن ڕادستی گروپی ئەحرار الشام کراوە. جگە لەوەی تا ئێستا سوپایەکی نظامی لە حکوومەتدا بوونی نییە، چەند سەرچاوەیەکیش دووپات دەکەنەوە کە بەشێک لەو گروپانە وەک پێویستیش پابەندی بڕیارەکانی ئەحمەد شەرع حاکمی نوێ و کاتی دمەشق نین. پێدەچێت جیاوازی لە یەکتێگەشتن و بۆچوونی ئاینی کاریگەری لەسەر پابەندی ئەو گروپانە هەبێت بە ئەحمەد شەرع وەک حاکمی نوێی سووریا. ناوبڕێکی کورت ببینن بە درێژەی بابەتە دێمەوە خزمەتە. نووسەر لە درێژەی بابەتەکەیدا دەڵێت کە سەبارەت بە پەیوەندی حکوومەتی نوێی دمەشق لەگەڵ پێکاتەکان تا ئێستا ئاڵۆزیەکی زۆر هەیە. پەیوەندی ئەحمەد شەرع لەگەڵ دروزەکان دوای ئەو کۆمەڵکوژیەی سووەیدا وەک خۆی بە ئاڵۆزی تابێستا ماوەتەوە. ئێستا حکوومەتی دمەشق لە پارێزگای سووەیدا و دەوروبەری هیچ ڕۆڵێکی نییە و دروزەکان هێزی چەکداریان دروست کردووە و ئامادە نین بێنە ژێڕەکێفی دمەشقەوە. سەبارەت بە عەلەویەکان دوای ئەو کۆمەڵکوژیە لەلایەن دەستەی تەحریر و شام و گروپە چەکدارەکان کرا ماوەیەکی کەمێک بێدەنگە لەبێش. ئەمە سەرباری دڵەڕاوکەیەکی زۆری ئەمنی لە ناوچەکە. ئەم ماوەیە وەفتی چەند وڵاتێکی ئەوروپا بەنهێنی لەگەڵ شێخ و ڕێژسپیانی عەلەویەکان لە لازقیە و تەرتوس کۆبوونەتەوە. بەتایبەت بریتانیایەکان دەست ڕۆژی ڕابردوو وەفتێکیان لە قامیشلۆوە هاتنە ڕۆژاوای فرات و لەگەڵ چەند شێخێکی عەلەوی لەوێ کۆبوونەوە و دیداریان کردووە. پێدەچێت هەوڵێک هەبێت تاوەکو فشارەکانی سەر ئەو پێکاتە لەلایەن گروپە چەکدارەکانی دمەشق کەم بکرێتەوە و لەمە دووە عەلەویەکانیش ڕۆڵیان پێ بدرێت، چونکە تا ئێستا هێزی چەکداریان نییە بۆیە ڕوبەڕووی تونند و تیژی زۆر بوونەتەوە. لە هەمووی جێی سەرنسر تا ئێستا خۆبەڕێوەبەری و دمەشق سەبارەت بە خوێندن لە ناوچەکانی ژێڕەکێفی هێزەکانی سووریای دموکراتی یان باکووری ڕۆژهەڵاتی فورات نەگەیشتوونەتە ڕێکەوتن کە ماوەی 2 هەفتەیە دەوام دەستی پێکرد. بەڵام لە وەڵامی ئێعتراف نەکردن یان دان پێدانەنانی دمەشق بە زمان و خوێندنی کوردی خۆبەڕێوەبەری بڕیاری ڕاگررتنی خوێندنی لە تەواوی ببوورن خوێندنگەکانی دەوڵەتیان یان ئەو خوێندنگانەی کە سەر بە دیمەشقنداوە. کێشە و ناکۆکی نێوان خۆبەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوە و دمەشق سەبارەت بە خوێندن سێ پرسی سەرەکیە. یەکەمیان خۆبەڕێوەبەری پێداگرە لەسەر دانان بە زمانی کوردی و خوێندن بە زمانی کوردی. دووەمیشیان ڕێکەوتن لەسەر مەنهەجی خوێندن بە شێوەیەکی گشتی کە مەبەست لەی وانەکانی جوگرافیا و مێژوو و هەروەها وانە مرۆییەکانە. سێمیشیان دانان بە بڕوانامەی خوێندنگاکانی سەر بە خۆبەڕێوەبەری خۆسەرن کە ئێستا دەوام دەکەن و لەوێ خوێندن بەردەوامە. سێ کێشە کە زۆر زەقا لە بوارەوە لە نێوانیاندا. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوە گەشتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بەو هیوایە کە ناوڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی عزیز بووێت و توانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست پێر.